دست بکن. اف هلانو یا کارگاه پپسیه یا دبین پلاستیکی دکارد یک دم جمیر ده 48,000 دبیان پر بگه. کارگاه پپسی لحولیره دمیدین کردستان رو داوی دا ببینن. لکیرهی آخا کردستانه لجه کو دیرو کو پاشاروش تیکلی هفت بن ایرو سمفونیک جه پولا و تکنولوژیای تیجنین اف نتنه کارگاه که اف شهده یا سرده مکانو یا پیشسازیه اف کارگاه پپسیه لحولیره ام لباجار حولیره نه لناوندا اپراسیونن کارگاه پپسیا کمپانیا حیاتین جه کوتیدا هزا مروف و عقل میکانیکی گهشن آستک جیهانی سلاف بینرن رودا بینرن برنامه میدین کردستان احمد نوا کارگاه پپسی داینه افیل هنه برمانین یک جهیلن هری نو کو کمپانی و کارگاه پپسی لحولی بکارتینه افیل هنه دکاره 48,000 دبین پیتی یه هر پروداکت که بر همه پپسی خوازه درست بکه پریکا ویهلی دکاره یک دم جمیره ده بر هم بینه دناوا برنامه میدین کردستان ایجار اما نشانی ها بیدین نیوترین هلا برمانینه ادناوا کارگاه پپسی لحولیره ده سال 2024 دا سنورکی نوی تکنولوژی لور هات درباس کرن. هلا چوارمین یا برمانینه. کنمونه که جه اندازه آلمانی کجا عالی کمپانیا KHS یا دامزراندن و درست کرنا وان هلا هاتیه چکرن و دناوا و کارگه ده هاتیه دانین. اما کو کمپانیا هاد بریکاری پپسی لکردستان و کارگا لسالی با یکم زار لسالی 2008 دستمان برهم هنان کرد. او کات که دو هلی و برهم هنان نبود. همو صارک دستمان بفراوان کردن کارگا کمان کردوا و هلی نیو ما زیاد کردیا با پرکردنوی پیدایستی کریارکان من لبازار کردستان و اما استا لو کات دا چار هلی برهم هنان من هیا که دو هلی پلاستیک و هلی چی شوشو و هلی چی قطومان هیا لاستادا اما دتوانین لساعتك دا 11,000 سد با قبارت جیاوازه کام برهم هنین او برهمانه که هیتمان بيبسي و ميراندا و 7 اب و ديو او 7 اب و ديو هروها دتوانم بلم انرژی درینکشمان هيا و زبخشکان اكو روك ستار و زيرو يكان من برهم زيرو يكان من اكو بيبسي و بيبسي زيرو ديو زيرو ميراندا زيرو 7 اب زيرو لبازار كان بردستا افنتنه رزکا مکینه اف میشکه که روبوتیکه به لذاتیه که بوینه کار دیگه دیگ دم جمرده 48,000 دبین پلاستیکی به آوائه که اتوماتیکی تینه پرد کرن هر لوین و تفگره که وی بهیری هاتیه پروگرام کرن سمفونیه که میکانیکی یا بیکی ماسی که به سه قباره این جدا وان دبین پلاستیکی آماده دیگه و برهم گیره اف هزانو بازاره که مزن لکردستان با پپسی چکره اما وكو كارجاي كومبانياي بيبسي الحياة
لە ساڵی 2024 خەتێکی نوێی دەبەی پلاستیکمان دامەزراند لە کارگەکەمان کە ئەو هێڵا پێک هاتووە لە چەندەها ئامێری کێچێستی ئەڵمانی کە جۆرەها ئامێری ئۆتۆماتیکی لە خۆ دەگرێ کە ئەو بەرهەمانەی لەو هێلە بەرهەمی دەینین پێک هاتووە لە چەند خەبارەیەک و چەند تامێک بە تامەکانی ببسی ماونتن دیو مێرەندا سێڤنەپ و زیرۆیەکانی و بە قەبارەکانی 300 میلیلیتر و 750 میلیلیتر کە ئەمانە خێرایی هێلەکە لەم قەبارانە 38,000 دەبەی پلاستیکە لە سعاتێک و قەبارەی 1750 میلیلیتری خێراییەکەی 32,000 دەبەی پلاستیکە لە سعاتێک و ئێمە لە هێلەکەمان زۆرەها ئامێری پشکنینمان داناوە لە ئەوەی بە باشترین کوالیتی ئینتاجەکانمان بگاتە بەردەستی کڕیارەکانمان. Di sala 2017 kargeha Pepsi ya Hayat hat avakirin li ser rober 169,000 metrên duca di nav cergê Hewlêrê de ev karge hat danîn û di sala 2008 de berhemên evê kargehê ketin di nava bazarên Kurdistanê de. Ev tankên di nava beşê berhmênanin dibînin ji 21 tankiyan pêdin. Sê ji wan e 11,000 litrîne, hejdên din ewayên mezin 22,000 litrîne. Beşê berhemênanê ji bo her çar hêlên berhemênanê ew ên niha di nava Pepsi û kargeha wê de kar dikin. Ji bo hemû ew produktin ku li jêr umbrella an ku li jêr sîwana Pepsiyê dibe madeyên xamên wan bêne hazirkirin ji layê beşê amadekirinê. Ji bo ku ji bo wan hêlan binêrin û dest berhemênanê bikin. Ji ber wê yekê jî ji duv plana kargehê ka wê rojê wê çi produktekê hazir dike dibe nava van tankên mezin de ku stanistînin taybet din ji bo madeyên xorakî bêne amadekirdin û bi sîstemekê enkebûtî mueqqet dişîne ser hêlin berhemanîne. ئێستا ئێمە لە بەشی ئامادەکردنی شەرابین. تەوان ئامادەکردنی شەراب لە چەند هەنگاوێک پێک دێتن. هەنگاوی یەکەم توانەوەی شەکرە، هەنگاوی دووەم دەرهێنانی ئەو بەشەی کە پێی دەڵێن مڕەکەزات یان کۆنسترێت دەری دەهێنین حەسەب ئەو تازیرەی کە دەمانەوێتن ئامادەی بکەین. هەموو پرۆدەکتێکی بپسی بەرهەمهێنانێکی بپسی ئەلێرە یەکەم هەنگاوە کە دەست پێ دەکەین. هەنگاوی یەکەم لە بۆ ئامادەکردنەکەی دەرهێنانی مڕەکەزەکەیە و هەروەها لە دوایە نردنی سیڕەبەکە واتە شەکری تواوە لە پاشان نردنی مڕەکەزەکە پاشان معالەجەکردن واتە چارەسەرکردن تاوەکۆ حەزمە و ئەو درێکسەی واتە ڕێژەی شەکری کە تێدایە بەدەست بێنن حەسەب ستاندەری بپسی عالەمی و هەروەها ئەو ژوورەمان لە ساڵی پار لە 2024 فراوان کردیە کە پێشتر توانایەکەی 220,000 لیتر بووە بەڵام ئێستا فراوانمان کرد لە بۆ 9 ملیۆن لیتر. ئەم هێلە نوێمان لە ساڵی 2024 دەستمان بە دامەزراندنی کرد و بە بەرهەمهێنان کرا و دەتوانرێتن 48,000 بۆتڵی پلاستیک لە ساعتێکدا بەرهەم بهێنێتن و بە قەبارە جیاوازەکان کە 300 ملی و 750 ملی و لتر و 750 ملیە و توانیمان باشترین تەکنۆلۆژیەکانی جیهان لەم خەتەدەدا بەردەست بکەین و وەکو ئەوەی کە با بڵێن سێڤینجی ئاو کارەبا بە کەمترین کارەبا و کەمترین ئاوبتانین بە ئیشی بیەخین و هەروها کەمکردنەوەی کارمەندیش کە لەبەرەوەی زۆربەی هێلەکە
ئۆتۆماتیک و ڕۆبۆتیکە بەکار دەست بە بەرهەمهێنان بکەین. دناوا بەشی ئامادەکردنیدا ویزگەیەکە ئەف ویزگانە مینە ویزگەی شەمەندەفرێ کار دکە چا ویزگەی شەمەندەفرێ هەر شەمەندەفرێکی بەرێ وێ بدە سکەیەکی و بەرێ بدە باژێڕێکی دناوا بەشی ئامادەکردنیشدا هەر تانکێکان چەند تانکێکە بەرێ وان ددەن هێلەکە بەرەمانینە 21 تانکیت ناوا بەشی بەرەمانینێدایە ئەنکۆی ئامادەکردنیدا و چار هێلن بەرەمانینێمە هەنە دناوا کارگەیەدا ئەپڕیا ئەvê وێزگانێ ئەوا هین ببینن ئەپڕیا وان بوریên هەنێک و هەموو ستانستیلن تانکیستانستیلن هێلن بەرەمانینێ bi سیستەمê CIP ku سیستەمێکی gelekî nû e yekem car hemû pak dikin prea kompîteran û hindek madeyên Ewropî ku ji Hollanda û çend welatin din tînin û prea robotîk hemû tê de paqijkirin duv da madeyê xam eger Pepsi bî Pepsi dayît bê yan jî Miranda bê yan jî 7up bê şanî bê her produktekê ku plana kargehê ji wan ra gotiye nava tankiya da hatîne amadekirin prea van borya vê stationane ku wêzganê il gel hêlin beramanînê girê didin binêre madeya xam bu hêla beramanî beramanîn jî hêla beramîn dest pê bike biket nava yan qutu yan şîşe yan jî debeyan daw û wê amade bike ewha ev wêzger beşê amadekirinê da kar dike. Ev hewl û kwalitî bêbersiv nemaye. Di nava zêdetir ji hezar kargehên Pepsiyê li seranserî cîhanê de, kargeha heyatiya Pepsiyê li Hewlêrê weke dehemîn kargeha herî baş hat destnîşankirin. Ev netine serkeftineke, belke moreka cîhaniye li ser kwalitiya Made in Kurdistan hatiye yazkirin. ئێمە وەکو کارگەی کۆمپانیا حیات توانیمانە چەند خەڵاتێک و پشکنینی 2020مان بەدەست بهێنین کە یەکەچیان AIBI ئۆدتا کە پشکنینەکە پێی دەگوترێ ئەناونس ئۆدت کەواتە پشکنینەکە بێ ئەوەی کۆمپانیەکەمان ئاگادار بیتن ئەو کەسێک کە پشکنینەکە دێتە ناو کۆمپانیامان دەست پێ دەکاتن پشکنین دەکات و لە 1000 خاڵ خۆی دەگرتەوە ئەمە بە خۆشحالیەوە 960 ماهینا لە 1000 و دەرچین بە یەکێک لە باشترین کۆمپانیاکان و دەتوانە بێن لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست سێەم کۆمپانیا و لەسەر ئاسی جیهانی بە دێمین کۆمپانیانە و ئەوەش بەڕاستی مای خۆشحالیە کە کۆمپانیایەکی لە کوردستان ئەو خەڵاتە بەدەست بێنیتن و دووەمیان خەڵاتی دووەممان کاڵ گراهەمە ئەمەیان گۆڵد ئەوۆردمان وەرگرت لە بیپسیەوە کە دەدرێتە باشترین کۆمپانیەکانی بیپسی کە لە نێوان هەزاران کۆمپانیای کارگەی بیپسی لە جیهاندا. لێبەلێ çîroka mezin li vêrê naraweste du kîrehiya vê kargehê de amadekarî ji bo pêleka hêstir têkirin. Hêla pêncemîn projeyekî stratejî kompanya heyat û kargeha wê ya Pepsiye ku tê danîn. Ew hêla qotiyan e ji corê KHS Canning Line ku ji bo qotiyan hatiye drûstkirin. Ev pîşesaziyeka nû ye ku dê karî be di demjimêrekê de 90,000 qotiyên Pepsi û berhemên wê drûst bike. لەبەر پێداویستی خەڵک بۆ بیپسی زیاتر دەستمان بە قۆناغێکی نوێ کرد بە دانان و دامەزراندنی هێرێکی نوێ و بە دەتوانە برێن بە نوێترین تەکنۆلۆژیای جیهانی کە لە KHS دەستمان بە هێنانی هێلی بەرهەمهێنانی قوتو کرد کە لە سعاتێکدا 90,000 قوتو بەرهەم دەهێنێت و ئەوەی کە باسم کردەوە لە هەموو تەکنۆلۆژیەکان گرنگی بەوەی دەدرێتن کە بۆ گرین بڕۆین واتە سێڤینگ لە ئاو لە کارەبا بکرێتن و لەو هێلەدا بۆ یەکەم جارتانیتمان بە لێزەر لەسەر قوتو بنووسین کە ئەکسپاری دەیتەکەی لەسەری بنووسێتن و دەتوانن بێم نوێترین تەکنۆلۆژیایە کە لە 2015
تا 2025 لە جیهاندا هەیە. تê pêşbînîkirin di meha deha îsalda sala 2025 ev hêle bi dawî bê û bikeve kar. Li wî demî wê tevaya kapasiteya kargeha Pepsî li Hewlêrê bigehîne 13,000 sêtên cûr bi cûr ji qebarên cuda di demjimêrekê de. Jimareyeke ku tenê di kargehên herî pêşkeftiyên cîhanî da ev jimare tê dîtin. Tiştê herê balkêş ew e ku ev teknolojiya Almanî bi dest û mêşkê endaziyar û kirêkarên Kurd li vêrê cih dibe. Li jêr çavdêriya pisporên KHS Almanî ewa van hêla durust dike, ew tenê mîkanîka wê didanin. Ew pirekê di navbera zanîna cîhanî û hêza kara xwecihî dida avakirin. Zêdetir ji 800 karmend ku piraniya wan Kurdin di nava kargeh û bajir û ji bo kompanya Hayat û kargeha Pepsî kar dikin. Lêdana dilê vê kargehê jî pêk dînin. ئەو هێڵی لە دواوەی منەوەیە نوێترین هێڵی بەرەمهێنانی کارگەکەمانە کە خەتی پێنجەمی دروستکردنی قوتووە 90,000 قوتووە لە سەعاتێکدا و ئەمە لە کۆتایی هەفتەی سێمین و چوینە ناو هەفتەی چوارەم بۆ ئەوەی دابمەزرێنین بە هەماهەنگی ئەندازیارەکانی خۆمانین کە ئێمە کوردین و هەروەها بە سەرپەرشتی کۆمپانیای کێچێسی ئەڵمانی ئێمە زووتر دەستمان کرد بە دروستکردنی بینایی ئەم خەتە هەروەها لە سەرەتای مانجیدا وەکەوەی پلان وایە کە یەکەم پرۆدەکشن دەکەوێتە بازارەوە لەلایەن ئەم خەتە نوێی کە وەکو ستانداردێکی جیهانی لەسەر ستانداردی بپسی دیزاین کرایە بە نوێترین دیزاین کە دیزاین کراوە. ئەم هێڵە سێ جۆری قوتو بەرهەم دەهێنێت 150 ملی 150 ملی 330 ملیە. Nehêniya vê serkeftinê li vêrê veşartiye di beşê quality control da. Li vêre zêdetir ji çil pispor û teknîşinin zîrek bi amîrên herî modern her dilopeka her berhemekê Pepsiyê quality û kontrol dikin. Ew piştrast dibin ku her tişt li gorî standardên cîhanî û yên Pepsiya cîhanî û dîfrên mayên xorakî û yên selametiya xorakî cîbecî dikin. ئێمە وەکو کوالیتی کارگەی بەپسی کوالیتیەکەمان پێکاتەوە لە دوو بەشی ڕئیسی بەشی کوالیتی کۆنترۆل و بەشی کوالیتی ئاشوڕانسمان هەیە. کوالیتی ئاشوڕانس ئیشی ئەوەیە هەر مەوادێک داخلی شەریکەی دەبی کەرستەی خاو داخلی شەریکەی دەبی ئێمە دەبی چەند جۆرە تێستێکی بکەین. ئەگەو تێستانە زمنی ستاندەری بەپسی عالەمی بی ئەوە ئەمە وەری دەگرین ئەگەنا ڕجێکتی دەکەین یعنی وەری ناگرین و ڕەفزی دەکەینەوە. کوالیتی ئەشوڕانس هەم ئیشە جدیکەشی هەیە هەر ماوادێک لە شەریکە دەستە دەرێتن دەبی بە ئەوان تێست بکەن و بزانن زمنی ستاندەرێک بپسی عالەمی یانە ئەگە زمنی ستاندەری بپسی عالەمی نەبی ئەوە لەکنە خۆمان هۆڵدی دەکەین هەتاکو ئەوەی دوایە دامەجی دەکەین ئەگە زمنی ستاندەری بپسی عالەمی بۆ ئەوە دەنێرینە دەرێ لە بۆ کڕیارەکانمان. Di nava kargeha da gelek me gul navê CIP be. CIP aku Cleaning in Place anku paqijkirina nava boryan da. Di nava kargeha Pepsiyê da CIP anku ev sisteme şêwazekê gelek modern û pêşkeftî bikartînin. Ev tankên hene 12,000 litrî ne. Tankê yekem ji bo ava germe ku 85 plên germatiye. Tankekî diye me treat water hey bo ava sar e û her wisa caustic soda ye ku wekî sabînê kar dike. Pirêya otomatik automation robotik pirêya kompûteran hemû line û ew tankên beşê amadekirinê pirêya vî sistemî paqij dike 5 qonaxa da diçe. Yekem car ava sar firêtken piştî ava sar caustic soda firêtken piştî caustic soda firêkirî ava dîsan ya sar firêtken piştî hingê ava germ careka dî firêtke piştî ava germ dîsan ava sar firêtken sistemek hinek معقده بله gelekî saxleme û tendurust e dibe bi vî sîstemê hene
همو او هیلن برمانینه بین پاکش کردن هر هیلک جی حتی تا پاکش کردن پیستای 2 ساعته به دستکاری مروفه نابی مروف خونیزیک بکن همو کارمنتینه دور کردن و دست بید که اف سیستم اوان تانکی وان آمیرن اتناوا بشه برمانی دا به سیستم سی آی پی به سیستم هنه مدرن همی پاکش دیگه کمپیوتر جرات بجه اوکی گلوپا کس بوا دست بکن مادی کولای بنیرن و دست بکن پیپسی کولای درست کن كواليتي كنترولش بيك هاتوا اللي تنبشك كرئيسترين بشكان او كسانا كمتابعي خطا كان دكان تاوديري خطا كان دكان لا يكم خودي كداخلي خط بيان يكم دبا حتى اكو اوي كدبك وكو برودكتك بردز دبيتن والكواليتي كنترول بشي كشمان هي بشي تحذير الشراب مان هي يعني او زي كشرابك اللي حاضر تكري بشي ووتر تريتمان مان هي او زي كمعالجه اي تيدا ذكرتن وبشي مايكروبيولوجيش مان هي اما وكو كواليتي تنزور تيستك مان هي تيست كيميائي وبيولوجي فيزيائي مان هي بو هر خطك بو هر لاينه كده كانت اما صار لاين مان هي حاليا لاينه شي كتوا لاينه شوشه دور لايني دبي بلاستيك بي اي تي بيدالك همو تيستكان ضمن ستاندرد ببتي عالمي دبليو ام كي او ستاندرش كدان دراوه حسب ستاندري كردستاني وستاندري ببسي عالمي تيكل كراوه ستاندرك بو كردستان دان دراوه كاما بتوانين حسب ستاندرانا برودكتك آماده بكي د 3 سالن داویه ده اف کارگه بویا سنبولکا پیشکفتنا پیشسازی لکردستان و لحولیره اوان اثبات کریه که به ویژنکا نو کار دلسوز و برهنان و تکنولوژیا ده کردستان دشت دقادا جهانی ده رکابریه که پهز بکه بخوش حالی ولا صالي باري و دسمان با سيفينجي او كرت كا امش وكو هر كومبانيا چي جهاني برو جرين بروين دسمان بيكت كلا سالاني بيشو بابين 3 لتر تو لتر برو او ما بكاردينا واتا بو هر لتر بيبسي 3 لتر بكاردات استا بخوش حالي و پاشا ويتن بروجيتي سيفينجي او مان كرت استا دتوان برم 1.8 لبو 85 لتر تو لتر بكاردهنينو هروها او انرجي بكاردشي دينين كم مان كرتو باي بيست براكتس الویره لحولیره پیشسازی نتنه برهمینان چه دیگه بلکه پاشاروژی جی آواد دیگه افجی میدین کردستانه افجی لکردستان هاتیه چه کرن